دنیا عادلم لە تەندروستی بیانی 24 لەگەڵتانم. هیچ کاتێک هەبووە بیستە بێتت هەستیاربوون بە ڕووناکی یان خۆر چییە؟ هەستیاربوون بە ڕووناکی بارودۆخێکە بە ڕووناکی ئازار بە چاوەکان دەگەێنێت. ئەمەش پێوەستە بە چەندین بارودۆخی جیاواز وەک شەقیقا کە بە سەرێشەیەکی توند دەستنیشان دەکرێت. هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ تێکچوونی هۆرمۆنەکان و فشاری دەرونی و جۆری خواردن. هەروەها هەستیاربوون بە ڕووناکی لە نەخۆشیەکانی وەک هەوکردنی پەردەی مێشک و ڕۆشانی بیربیلەی چاو دەردەکەوێت. هەوکردنی سپێنەی چاو کە بە ئازار و لێڵبوونی چاو دەناسرێت بە هەمان شێوە ئەم کەسانە هەستیاریان هەیە بۆ ڕووناکی. وشکبوونەوەی چاو هۆکارە بۆ هەستیاری چاو. هەندێک جار دوورکەوتنەوە بۆ ماوەیەکی زۆر لە تیشکی خۆر هۆکارێکە بۆ دروستبوونی هەستیاری بە ڕووناکی. تێکچوونی هەستەکانمان هۆکارن. هەندێک جار ئەم هەستیاریە دروست دەبێت لە ئەنجامی کەمی ڤیتامین دی و نەخۆشی گورگە کە نەخۆشیێکی پێستە. چارەسەرەکان بە گوێرەی هۆکاری هەستیاریەکە ئەگۆڕێت. بەکارهێنانی دڵۆپەی چاو بۆ کەمکردنەوەی هەوکردنی سپێنەی چاو کە هۆکارە بۆ هەستیاری چاو بە ڕووناکی. بەکارهێنانی ئەنتیبایۆتیک بۆ هەوکردنی پەردەی مێشک. هەروەها بەکارهێنانی دڵۆپەی فەرمێسک بۆ ئەو کەسانی دووچاری وشکبوونەوەی چاو بوون. پەیڕەوکردنی چارەسەری بەدەرمان و پشووەرگرتن بۆ کەسانی توشبوو بە شەقیقا. دەکرێت هەستیاری چاو دروست ببێت لە کاتی بەکارهێنانی لێنسی چاو یان میکەپ کە ئازار بە چاوەکان بگەێنێت. هەروەها هەستیاری چاومان هەیە وەرزیە یان هەستیاری بۆ تۆز و مووی ئاژەڵ و هەڵاڵەی ڕووەک نیشانەکانی بە سووربوونەوە و خوران فرمێسکی چاو جیا دەکرێتەوە. چارەسەرەکانیش ئاسانە. دەکرێت ئەو دەرمانی بۆ هەستیاری لووت بەکار ئەهێنێت بۆ هەستیاری چاو سوودی هەبێت. هەروەها بەکارهێنانی دەرمان و دڵۆپەی تایبەتی چاو بە هیوای ئەوەی کەس دووچاری هەستیاری چاو نەبێت. هەر تەندروست بن.